ڕێزمان و خوێندنەوەی کوردی بۆ پۆلی پێنجەمی بنەڕەتی لاپەڕا 6. ڕستە. ڕستەی یەکەم خوناو هات. ڕستەی دووەم نازە بۆ هەڵەبجە چوو. ڕستەی سێیەم باران باری. ڕستەی چارەم بەفرین نامەی نووسی. ئەگەر سەرنج بدەینە ئەو گوتنانەی لای سەرەوە دەبینین هەر یەکەیان واتایەکی تەواوی خۆی هەیە و لە کۆمەڵە وشەیەک پێک هاتووە. وەک ئاخاوتنی خوناو هات. لە وشەی خوناو وا لە وشەی هات پێک هاتووە. واتە گەر تەمەشای ئەو ڕستەیە بکەم دەبینم لە دوو وشە پێکاتیا. یەکەم وشە وشەی خوناو، دووەم وشە وشەی هات. دەبیتە ڕستە چونکە واتایەک و مانایەکی تەواوی هەیە. زانیاریم پێدەبەخشی کە دەزانم خوناو هات. هەردووکیان پێکەوە واتایەکی تەواویان بەدەستەوە داوە. هەروەها ئاخاوتنەکانی دیکەش بەم شێوەیە لێک دەدرێنەوە، بۆیە پێیان دەگوترێت ڕستە. واتە ئەگەر تەمەشای چەند وشەیەکی بکەی بەسەر یەک، ئەگەر واتایەکی تەواوی هەبوو تێگەیشتی لە مەبەستەکەی، لە زانیاریەکەی، و هەروەها ئەگەر هێمایەک هەبوو لە کۆتایی ئەوە دەبیتە ڕستە. ڕستە لە چەند وشەیەک پێک دێ، هێمایەکیشی هەیە لە کۆتایی ڕستەکە. ئەوجە لێرە نووسرایە پێناسە. ڕستە چەند وشەیەکە پێکەوە واتایەکی تەواو دەبەخشێت و لە کۆتاییدا بەپێی مەبەست هێمای بۆ دادەنرێ. واتە هەموو جارێ ئەو هێمایە نییە، بەڵکو هێمای دیکەش هەیە کە دایدەنێین لۆ ڕستە. وەکو چ؟ کامە هێما؟ بۆ وێنە ئەو هێمایە هێمای سەر سوڵمان، ئەو هێمایە هێمای پرسیار یان پرس، ئەو هێمایش هێمای ئاسایی. کەواتە ئەو سێ هێمایە بەکاردێ لە کۆتایی ڕستە بەپێی ئەوەی چ جۆرە ڕستەکە. لاپەڕە 7. ڕاهێنانی ژمارە 1. وەڵامی ئەم پرسیارانە بدەوە. پرسیاری ژمارە 1 کەی بە گوتن دەگوترێت ڕستە؟ واتە کەنجی دەبیتە ڕستە. ئەگەر هاتوو گوتنەکە یان ئاخاوتنەکە یان قسەکە لە چەند وشەیەک پێک هات و مانایەک و واتایەکی تەواوی هەبوو، ئەو کات پێی دەڵێن ڕستە. هەروەها لە کۆتاییدا هێمایەکیشی هەبوو دەبیتە ڕستە. پرسیاری ژمارە 2. ڕستە لە چی پێک هاتووە؟ ڕستە لە چی پێک هاتووە؟ لێرە نووسرایە یان نووسیتم ڕستە لە چەند وشەیەک پێک دێ و کۆتایی دێ بە هێمایەکی گونجاو. کەواتە ڕستە پێک هاتێ لە چەند وشەیەک، یان 2 وشە یان 3 وشە یان 4 وشە و هەتا دوای. پاشان هێمایەکیشی لە کۆتایی ڕستەکەی هێمایەکی گونجاو هەیە. ڕاهێنانی ژمارە 2.
ئەم بۆشایانەی خوارەوە بەم وشانە پڕ بکەوە. هەندێک وشەم هەیە، 4 وشەم هەیە. وشەی یەکەم دەکات، وشەی دووەم گوڵەکە، وشەی سێیەم هیوا، وشەی چارەم هەور. ئەو 4 وشەیە بەکاردێنم لەو 4 ڕستەیە. ڕستە یەکەم جوانە، لێرە نووسراوە جوانە. ئایا ئەمن لێرە چ دانێم لە وشانە، کامەی وشەی دانێم؟ ڕەنگە یەکێک وشەی هەور دانێ، بنووسی هەور لێرە، هەور جوانە. ئەوەی ڕاستیبی هەڵە نییە. بەڵام لەبەر چ نانووسم هەور؟ چونکە هەورم پێویستە لە جێیەکی دیکە، کاتە هەوری نانووسم. یەکەش کە ڕەنگە دانێ هیوا، ئەویش ڕاستە، هیوا ئەوها جوانە، ئەویش ڕاستە. بەڵام دیسان ئەو هیوایەم پێویستە لە ڕستەکانی دیکە، کاتە باشتر وایە لێرە داینەنێم چ دانێم باشتر وایە؟ گوڵەکە. لێرە بنووسم گوڵەکە، چونکە گوڵەکە پێویستم نییە تەنیا لێرە نەبی، پێویستم بە وشەی گوڵەکە نییە، کاتە لێرە دەنووسم گوڵەکە جوانە. ڕستەی دووەم نانەوە، نانەوە چ دەکا؟ نان. یەک وشە هەیە کە بە کەلک دێ، دەکات. نانەوە نان دەکات، نانکردن، کاتە لێرە دەنووسم دەکات. پاشان ڕستەی سێیەم بەهاران دەگرمێنێت. بەهاران چ دەگرمێنێ؟ ئێستا لێرە هەورەکەم پێویستە بنووسم، کاتە بەهاران هەور دەگرمێنێ. ڕستەی چارەم ئاشتی گەلانە. ئاشتی ئێستا چمایە؟ تەنیا ئەو وشەیە مایە، بەکارم نەینایە. ئاشتی هیوای گەلانە، ئاشتی هیوای گەلانە. ڕاهێنانی سێیەم لەم وشە تێکەڵاوانەی خوارەوە ڕستەی تەواو دروست بکە. ئەمن چەند وشەیەکم هەیە، تێکەڵاو واتە بەباشی نەنووسرایە، ڕیز نەکرایە هەتا ڕستە دروست بی، پێویستە ئەمن وشەکان ڕیز بکەم. پرسیاری یەکەم، فێر دەکات مامۆستا قوتابی. ئایا کوبی کەمە ڕستە؟ یەکەم شت وشەی مامۆستای دەنووسم، مامۆستا قوتابی فێر دەکات. بەڵام ئەوەی ڕاستیبی دەتوانم بنووسم قوتابی مامۆستا فێر دەکات، چونکە مامۆستاش زۆر جار لە قوتابی شت فێر دەبی، کەواتە ئەویش هەر ڕاستە کامەت نووسی. بەڵام ئەم لێرە دەنووسم مامۆستا قوتابی فێر دەکەواتە ئەو وشەی زوو دەنووسم، پاشان قوتابیەکەی دەنووسم، ئەو جا فێر دەکات لە کۆتایی. ئەو جا دەنووسم قوتابی لە دوایە دەنووسم فێر دەکات، دەبیتە ڕستەکی تەواو. هێمایەکیشی دادەنێم، ئەو هێمایە خاڵەکی دادەنێم لێرە. پرسیاری دووەم، کوردستانە شارێکی کەرکووک. کوڕی زیانکەم دەنووسم کەرکووک شارێکی کوردستانە، کەرکووک. ئەوجا دەنووسم شارێکی کوردستانە، ئەوجا خاڵەکیش دادەنێم. پرسیاری سێیەم، دەڕوێت بەهاران ڕێواز. ئەوەی ڕاستیبی دەتوانم بە دوو جۆر بینووسم، یان بنووسم بەهاران ڕێواز دەڕوێت، یان بنووسم ڕێواز بەهاران دەڕوێت. هەردووچی ڕاستە، ئەمە ڕەنگە بنووسم ڕێواز بەهاران دەڕوێت، بەڵام ئەتو بنووسە بەهاران ڕێواز دەڕوێت، ئەویش ڕاستە. گرنگ ئەوەیە دەڕوێت لە کۆتاییەکەی بی.
پرسیاری 4 مەل هێلانەی تێک مەدەن. ئەم دەنووسم هێلانەی مەل تێک مەدەن. هێلانەی مەل تێک مەدەن. ئێستا تەواو ڕستەکانم نووسی وشەکانم لە تەنیشتێکدانا هەتا بوو بە ڕستە. ئەوجە لێرە مامۆستا قوتابی فێر دەکا، قوتابی مامۆستای فێر دەکای کێشە نییە. کەرکووک شارێکی کوردستانە، ڕێواز بەهاران دەڕوێت یان بەهاران ڕێواز دەڕوێت، بەڵام هێلانەی مەل تێک مەدەن ڕەنگە هەر بە یەک جۆر بتوانم بینووسم. ڕاهێنانی 4 ڕستەکانی ناو ئەم پارچە نووسینەی خوارەوە دەربهێنە. واتە ئایا چەند ڕستە هەیە لێرە؟ کاتە ئەمن دەیخینمەوە کە گەیشتمە کۆتاییەکەی کە خاڵەکەم دیت ئەوە ڕستەکی تەواوە، یان هێمای پرسیارم دیت ئەوە ڕستەکەم هەیە. یەکەم ڕستەکە هەمە میلەتی کورد بۆ ڕزگاری شۆڕشی کرد. میلەتی کورد بۆ ڕزگاری شۆڕشی کرد، ئەوە یەکەم ڕستە. ئەو ڕستەیەم نووسی، ئەوە ڕستەی یەکەمە. لێرە دەنووسم 1. ڕستەی دووەم بۆ گەیشتن بەو ئاواتە شەهیدی دا. کەواتە ئەوە ڕستەی دووەمە، بۆ گەیشتن بەو ئاواتە شەهیدی دا. ئەوە ڕستەی دووەمە. ڕستەی سێم دوای ڕاپەڕین هەڵبژاردنی کرد. ئەوە ڕستەی سێمە. ڕستەی 4 لە ئەنجامدا پەرلەمانی دانا. ڕستەی 4. ڕستەی 5 بژی خەباتی کورد. بژی خەباتی کورد، ئەوە ڕستەی 5. ڕستەی 6 چییە؟ بژی کوردستان. ئەدی ڕستەی 7 ڕستەی 7 بژی سەر بەخۆی. چونکە هەموو خاڵ هەبوو لە مابەینی ئەو 7 ڕستەیە. واتای وشەکان، وشە واتایەکەشی لێرە نووسرایە. گوتن، ئاخافتن، ئاخاوتن. وشە واتە پەیڤ، ئاوات هیڤی. ڕاپەڕین سەر هەڵدان. ڕاپەڕین سەر هەڵدان. لاپەڕانۆ. ئەو جارەی دێینە لای وشە. لێرە پرسیاری یەکەم یان ڕستەی یەکەم کاوە چوو بۆ سلێمانی. ئەوە ڕستەکی تەواوە، کۆتایی دێ بەو خاڵەی. ڕستەی دووەم کورد بۆ ئازادی تێدەکۆشێت. ڕستەی سێم منداڵەکە نووست. ڕستەی 4 گوێزی هەورامان بەدەست دەشکێت. ڕستەی 5 باڵندە بە باڵێک نافڕێت. ڕاڤە. ڕستەی یەکەم کاوە چوو بۆ سلێمانی لە بێژەی کاوە. بێژە واتە وشە. لە چەند وشەی پێک دێ؟ کاوە چوو بۆ سلێمانی. لە 4 وشە پێک دێ، یان لە 4 بێژە. بە هەر یەکە لەم بێژانە کە ڕستەکەی دێ پێکاتووە دەگوترێت وشە. واتە وشە یان بێژە دوو ناوی هەیە. هەروەها ڕستەکانی دیکەی لای سەرەوە بەم جۆرە
لێک دەدرێنەوە. واتە ئەگەر لێم بپرسن ئایا ڕستەی کورد بۆ ئازادی تێدەکۆشێت لە چەند وشە پێکاتیە، ئەمن وشەکان دەژمێرم: وشەی کورد، وشەی بۆ ئازادی تێدەکۆشێت لە 4 وشە یان بێژە پێکاتیە. پێناسە. وشە چییە؟ بێژەیەکە ڕستەی لێ پێک دێ، وەک چ؟ کاوە، کورد، منداڵەکە، بۆ، گوێز، هەورامان، چوو، باڵندە. واتە هەر شتێکی دەنووسی ئەگەر لە چەند پیتەک پێکات و مانایەکی هەبوو، واتایەکی هەبوو، ئەوە وشەیە. کاتە ناوی خۆت وشەیە، تەمەنەکەت ئەگەر بە پیت بنووسی وشەیە، شارەکەت وشەیە، ئەو شتانەی لە ناو ژوورەکەتە وشەیە، ئەو قسانەی کە دەیکەی هەمویان پێیان دەڵێن وشە. ڕاهێنانی یەکەم: هەر یەکە لەم ڕستانەی خوارەوە لە چەند وشەیەک پێک هاتووە. ئەوجە نووسرایە وشەکان دیار بکە. ڕستەی یەکەم: پێشمەرگە کوردستان دەپارێزێت. چەند وشەیە؟ پێشمەرگە کوردستان دەپارێزێت، کاتە لە 3 وشە پێکاتیە. ڕستەی دووەم: من، وشەی یەکەم، لەگەڵ، وشەی دووەم، باوکم، وشەی سێیەم، کار دەکەم، وشەی چوارەم. سێیەم: مرۆڤی، ئەوە وشەی یەکەم، باش، وشەی دووەم، سەر دەکەوێت، وشەی سێیەم. پرسیاری 4: ڕستەی 4 لە ناو وشەی یەکەم، ئاوی، وشەی دووەم، لێڵ، وشەی سێیەم، مەلە، وشەی چارەم، مەکە، وشەی پێنجەم. پێنجەم: گوڵی، ئەوە وشەی یەکەمە، شلێر، وشەی دووەمە، لە، وشەی سێمە، کوردستان، وشەی چارەمە، دەڕوێت، وشەی پێنجەمە. لە 5 وشە پێک دێ، کاتە لێرانە دەتوانین بنووسین لە چەند وشە پێک دێ. لێرە دەتوانین بنووسین 3 دانە، ئێرە 3، ئێرە 4، لێرە 3، لێرە 5 و لێرەش 5. ڕاهێنانی دووەم: ئەم بۆشاییانە بەم وشانەی خوارەوە پڕ بکەوە. چەند وشەم هەیە؟ چۆڵەکە، دەرچوو، بادینان، بە، ئەوجا لێڵ. ڕستەی یەکەم: ڤیانی خوشکم بە یەکەم، ناتوانم بنووسم بە یەکەم چۆڵەکە، یان بە یەکەم بادینان، یان بە یەکەم بە، ناچارم بنووسم بە یەکەم دەرچوو، کەواتە لێرە دەنووسم دەرچوو. ڕستەی دووەم: ئاوی مەخۆوە. ئاوی چۆڵەکە مەخۆوە نابی، ئاوی بادینان مەخۆوە، ئەوەی ڕاستی بیت دەبی، بەڵام بادینان ڕەنگە پێویستم بی لە جێیەکی دیکە، کاتە دەنووسم ئاوی لێڵ مەخۆوە. ئاوی لێڵ مەخۆوە، لێرە دەنووسم لێڵ.
لێل واتە ئاوە کە پاک نەبی. سێم، باوکم بۆ ناوچەی دەچێت. بۆ ناوچەی تەنیا بادینان لێرە بە کەلک دێ، کاتە دەنووسم باوکم بۆ ناوچەی بادینان دەچێت. بادینان. چارەم، داری ئازادی پاشان نووسرایە خوێن ئاو دەدرێت. داری ئازادی تەنیا لێرە ئەو وشەیەم هەیە کە بە کەلک بێ، وشەی بە خوێن ئاو دەدرێت. پێنجەم، باڵندەیەکی جوانە. تەنیا لێرە تەنیا ناویەک باڵندەی هەیە، چۆڵەکە، کاتە لێرە دەنووسم چۆڵەکە. چۆڵەکە، باڵندەیەکی جوانە. ڕاهێنانی سێیەم، پێچەوانەی ئەم وشانەی خوارەوە بنووسە. پێچەوانە واتە دژ، واتە شتێک هیچ وەچی ئەو وشەیەی نەبی. وشەکان زۆر ئاسانن، پێچەوانەکانی زۆر ئاسانن. هەندێکیانم نووسیتەوە یان هەموویانم نووسیتەوە، هەر بە خێرایی باسییان دەکەم. پێچەوانەی سارد، پێچەوانەی ڕووناکی، پێچەوانەی کورت، پێچەوانەی شیرین و پێچەوانەی دوور. پێچەوانەی سارد چییە؟ ئەوە پێچەوانەکەیە، سارد و گەرم. پێچەوانەی ڕووناکی چییە؟ ئەوە پێچەوانەکەیە. ڕووناکی جێیەکی ڕووناک و تاریکی. ئەو دوو کەسە یەکەکیان باڵای درێژە، یەکەکیان باڵای کورتە، پێچەوانەی یەکترینە. لێرە شیرین، شتێکی شیرین، پێچەوانەکەی شتێکی تاڵ. دوور، ئەوە دوورە، نزیکیش ئەوە نزیک. ڕاهێنانی چار، لەم کۆمەڵە وشە تێکەڵاوانەی خوارەوە ڕستەی تەواو دروست بکە. دیسان چەند وشەیەک هەیە بە باشی ڕیز نەکرایە، دەبی ئەم وشەکان ڕیزکەم، بیان کەمە ڕستە و هێمایەکیش دانێم لە کۆتایی. یەکەم، دەچێت بۆ ئازاد قوتابخانە. بە چ دەست پێ دەکەم؟ بە ئازاد دەچێت بۆ قوتابخانە، کاتە ئەوها دەنووسم ئازاد دەچێت بۆ قوتابخانە. لە کۆتاییش هێمایەکی ئەوها دادەنێم، ئازاد دەچێت بۆ قوتابخانە. دەکڕێت نەسرین گوڵ. نەسرین گوڵ دەکڕێت. ئەو جە لێرە هێمایەکی دادەنێ. باخچە ئاو دەدات فەرهاد. فەرهاد چ دەکا؟ فەرهاد باخچە ئاو دەدات. هێمایەکیش دادەنێ. مورەبا لە دروست دەکرێت هەنجیر. بە دوو جۆر ڕەنگە بتوانین بنووسین. دەتوانین بنووسین مورەبا لە هەنجیر دروست دەکرێت، ئەوها مورەبا. یان دەتوانین بنووسین لە هەنجیر مورەبا دروست دەکرێت.
ڕەنگە ئەوهاش بتوانین بنووسین. واتای وشەکان. وشە واتایەکەی. وشە واتە پەیڤ، تێدەکۆشێت، خەبات دەکا، باڵ، چەنگ، بەیانی، سوبەهی یان سبەینێ، لێڵ واتە شێلی، شێلوو یان شلوێ، باخەوان، ڕەزوان، ڕەزوان، هەنجیر، هژیر. لێرە تەواو بووم لە لاپەڕەکانی 6 هەتا 11. دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانێکی نوێ هەر بژی.